جەنابی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێز پارێزگاری هەولێر بەڕێز لیژنەی کشتوکاڵی لە پەرلەمانی کوردستان بەڕێز جێگری وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێز قایمقامی ناوەندی هەولێر بەڕێزان بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان بەڕێز کاک عومەر حوسێن کۆمپانیای مەیاز بەڕێزان کۆمپانیای باکەش کە ئەو ئەرکە گرنگەی گرتووەتە ئەستۆ بەڕێزان وەکو کاک هیوا ئاماژەی پێدا ئەم پرۆژەیە یاخو ئەم پرۆسەیە یەکێکە لە هەوڵە گرنگەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ پەرەپێدانی بەرهەمی ناوخۆ و هەروەها ناساندنی بەرهەمی ناوخۆ و جیاکردنەوەی بەرهەمی ناوخۆ لەگەڵ بەرهەمی هاوردا یا بە هەر شێوەیەکی تر لە ناوخۆ و لە دەرەوەی هەرێمی کوردستان. من ناچمە ناو بابەتی گرنگی ئەم پرۆژەیە بەجێ یەڵم بۆ جەنابی وەزیر، بەڵام هەندێ ئامار و داتا ئەخەمە بەرچاوی بەڕێستان کە کەرتی پەلەوەر چەند هەنگاوی گەورە و استراتیژی ناوە لە هەرێمی کوردستان کە ئەم کەرتە پێویستی بەڕێخستنەوە هەیە بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ لە پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. ئەم کەرتە بە خەمڵاندنی ئێمە چەندین ملیارد دۆلار ژێرخانی ئەم کەرتەیە کە ئەگەر بێت و وەکو خۆی کار بکە و پرۆژەکان بەوزەی خۆیان کار بکەن نەک پێداویستی خۆمان لە هەرێمی کوردستان، بەڵکو دەتوانین هەناردەی بکەین بۆ هەموو ناوچەکانی تری پارێزگاکانی تری ناوەڕاست و خوارووی عێراق و تەنانەت ئەگەر دەرفەت بڕەخسێ بۆ دەرەوەی عێراقیش هەناردەی بکەین. لە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 1626 پرۆژەی پەلەوەری گۆشتمان هەیە کە مۆڵەتیان وەرگرتووە، جگە لەوەی کە هەندێک مۆڵەتیان نییە کە دەخەمرێنێت بە 2000 پرۆژە. 18 پرۆژەی دایکانەی جوجەڵەی گۆشتمان هەیە کە وزەکەی 114 ملیۆن و تقریبا 114 ملیۆن هێلکەیە لە ساڵێکە. 45 پرۆژەی هەڵهێنەری پەلەوەر هەن لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کە وزەکەیان 296 تقریبا 297 هێلکەیە لە ساڵێکە. 10 سەربڕخانەمان هەیە لە تەواوی هەرێمی کوردستان کە لە یەک کارژێرە 38 تەن و 900 کیلۆگرام ئینتاجیان هەیە. 38 کارگەی ئالیکمان هەیە کە بۆ یەک کاتژمێر ئەتوانێت 610 تەن ئینتاجی ئالیک بکە و ئەو پرۆژانەی ئالی کۆمەڵێ پرۆژەی ناوازن کە باوەڕکەن لە عێراقیشا بەشێک لەو پرۆژانە وجودی نییە. 12 پرۆژەی هێلکەی خواردنمان هەیە کە وزەکەیان تقریبا ملیارێک و 368 ملیۆن هێلکەیە لە ساڵێکە. بەپی ئەم داتایانە بڕی بەرهەم ئەگەر ئەم پرۆژانی ئێمە بەوزەی خۆیان کار بکەن تقریبا نزیکەی 180,000 تەن ئێمە ساڵانە بەرهەممان دەبێ، لەگەڵ ئەوەی بڕی پێداویستی هەرێمی کوردستان نزیکەی 148,000 تەنە، واتە ئێمە نزیکەی 32,000 تەن زیاد لە پێویستی خۆمان ئێمە بەرهەم دەهێنرێ ئەگەر ئەم پرۆژانە بەوزەی خۆیان کار بکەن. بەنسبەت سەربڕخانەکانەوە کە وەکو باسم کرد 10 سەربڕخانەیە کە هەمویان مۆڵەتیان هەیە و بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی ستاندارد کارەکانیان جێبەجێکەن، ڕۆژانە دەتوانن 142 تەن لە پارچەکان بەرهەم بێنن و لە هەمان کاتە 253 تەن مریشکی زیندوو بخەنە بازاڕەکانەوە. بۆیە ئەم کەرتە بەڕاستی هەنگاوی زۆر گەورەنراوە لە هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە بەهۆی هەندێ هۆکاری ناوخۆیی دەرەکی زۆر جار ئەم کەرتە ڕووبەڕووی مەترسی ئەبێتەوە. بۆیە ئێستا وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کۆمەڵێ هەنگاوی گرنگ و استراتیژی خستۆتە بەر بۆ هەموو چارەسەرکردنی ئەو مەترسیانە و دەرباسکردنی ئەم کەرتە لە ڕووخان و داڕمان بگرە ببێتە ژێرخانێکی ئابووری زۆر بەهێز بۆ هەرێمی کوردستان. هەموو ئەو پرۆژانی کە عەرزی ئێوەم کرد لە خزمەتی بەرهەمهێنانی مریشکان ئەو گۆشتی مریشکەی کە لەسەر خوانەکانی ئێمەیە لە ژەمەکاندا. بۆیە زۆر گرنگە ئێمە بە هەموو لایەکمان هەوڵ بدەین کە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین و تەکانێکی گەورەی پێبین کە بێتە ژێرخانێکی ئابووری پتە لە هەرێمی کوردستان وەکو لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەیەوێت جگە لە کەرتی وزە یاخود نەوت
کەرتەکانی تری وەکو کشتتوکاڵ ببێتە بەشیەکی ژێرخانی ئابووری پتە و من لێرە کۆتایی بە قسەکانم دێنم تەواوی هەمیەتی ئەم پرۆژەیە بەجێ دێڵم بۆ جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بێگەرخان بۆ باسکردن لەم بابەتە داوای لێکەین فەرمێت بووێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان ئامادەبووانی ئەم مەراسیمە بەخێرهاتنی هەمولایەک دەکەم. جەنابی پارێزگار ئەندامانی پەرلەمان لە لیژنەی کشتتوکاڵ، کاک عومەر حسێن، کۆمپانیای مەیاس و کۆمپانیای باکەش، ستافی وەزارەت، هیوادارم ئێمە ئەمڕۆ کە لێرە دانیشتوین پرۆژەیەک دەکەینەوە کە یەکەکە لە پرۆژە گرنگەکان و کاک نەبەس قایمقامی هەولێر پرۆژەیەک دەکەینەوە کە یەکەکە لە پرۆژە هەرە گرنگەکان کە دەکرێ بڵێم بۆ یەکەم جارە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەستپێکی قۆناغێکی نوێ بۆ پاڵپیشتیکردنی بەرهەمی ناوخۆیی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە سەرەڕای ئەوەی کە پرۆژەیەکی گرنگە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی لە هەمان کاتیشدا ڕەتکەرەوەی هەموو ئەو دەنگۆیانەیە کە چ لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان چ لە دەرەوە بە هەڵمەتێکی ناڕەوا خراونەتە سەر بەرووبوومی چێڵگە پەلەوەریەکان و بەرهەمی کارگەکانی پرۆژە کشتتوکاڵیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ دوای بڵاوبوونەوەی کۆمەڵێک دەنگۆی نادروست لەسەر بەرهەمە خۆماڵیەکانمان بەکردداری ئەوە ڕەت دەکەینەوە کە ناهێڵین بەرهەمی هاوردەی نایاسایی لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا جێگە بە پرۆژە و بە بەرهەمەکانی خۆماڵی لەق بکە. ئێمە ئەمڕۆ ئەوە ئیسپات دەکەین کە بە فەرمی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتێ پەیوەندیدارەکانمان و ستافی وەزارەتمان بە چاودێریەکی چڕ بۆ کاری سەربڕینخانەکانی هەرێمی کوردستان و چێڵگە پەلەوەریەکان و کارگەکانی ئالیک بە متابعەکردنێکی بەردەوامی کاری کۆمپانیای باکەش کە ستیکەر و بارکۆدی دابین کردووە بۆ سەربڕینخانەکانی هەرێمی کوردستان قۆناغێکی نوێ دەست پێ دەکەین بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئەو بەرهەمانەی لەسەر سفرە و خوانی خەڵکی کوردستان بەکاردەهێنرێ بەرهەمێکە لە ڕووی کوالیتی و تەندروستیەوە 100% جێگەی متمانە و باوەڕ پێکردنە. هەروەها لێرەشەوە دەمانەوێ بە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی فیدراڵی بڵێن پرۆژە پەلەوەریەکانی ئێمە، سەربڕینخانەکانی ئێمە، کارگەکانی ئالیکمان و سەرجەم پرۆژە پەلەوەریەکانمان بە هەموو جۆرەکانیەوە ئەو پرۆژانن کە مۆڵەت پێدراوی فەرمین لە ژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستانن و لە هەموو ڕێکەوە پاڵپشتی تەواوەتیان هەیە کە بە کوالیتێکی بەرز بەرهەمەکانیان دەخەنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق. بۆیە پێویستە هەماهەنگی زیاتر هەبێ بۆ کردنەوەی دەرگا بەڕووی بەرهەمەکان بۆ ڕۆیشتنیان بۆ ناو بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق و بە پێچەوانەشەوە ئێمەش هەماهەنگی دەکەین بۆ هاتنی بەرهەمەکان بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. بەداخەوە زۆر جار گوێمان لە هەڵمەتی ناڕەوا دەبێ بۆ سەر بەرهەمەکانمان، بەڵام ئەوەی کە ئێمڕۆ ئێمە ئەنجامی دەدەین و بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق کە ستیکەر و بارکۆدی تایبەتی دەخینە سەر بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان بە شێوازێک کە هاونیشتیمانیەک لە بەسڕەوە تا دەگاتە زاخۆ دەتوانێت لە ڕێگەی بەکارهێنانی مۆبایلە زیرەکەکەیەوە هەموو زانیاریەک و هەموو داتایەکی تەواو لەسەر ئەو بەرهەمە وەربگرێ کە لەسەر سفرە و خوانەکەی بەکاری دەهێنێ. ئەمە هەنگاوێکی گرنگە کە من ئومێد دەکەم وەزارەتی زراعی عێراق بە هەمان شێوە وەک ئێمە دەست پێشخەری بکە بۆ ئەوەی بەرهەمەکانمان لەو بەرهەمانەش جیا بکەینەوە کە لە سەرجەم
دەواازەکانی عێراقەوە بەداخەوە تا ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵی تەواوەتی بکرێ بۆ هاوردەکردنی بەرهەمی نایاسایی. وەزارەتی کشتوکاڵ لە سەرەتای دەست بەکاربوونی بڕیارماندا سێکتەری کشتوکاڵ بکەینە یەکێک لە بنەما گرنگەکانی ئابووری لە هەرێمی کوردستان. یەکێک لە بەشەهرە گرنگەکانی وەزارەتی کشتوکاڵ سێکتەری دەواجینە کە وەک برای بەڕێزم بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵ و ڤێرتەرنەری ئاماژەی پێدا سەرمایەکی گەورەی تێدا بەگەڕخراوە. بۆیە پاراستنی ئەرچی ئێمەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان نەک بە تەنها وەزارەتی کشتوکاڵ بەڵکو ئەو وەزارەتە پەیوەندیدارانەی کە لەگەڵ ئێمە دەبێت هاوکاری بکەن لە توندوتۆڵکردنی مەرزەکان لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە وەزارەت لە ڕۆژنامەی کشتوکاڵی ئەنجامی دەدا بە مەبەستی بەرزکردنەوەی باج لەسەر بەرهەمی هاوردا بۆ ئەوەی بتوانین ئێمە پاڵپشتی پرۆژەکانی خۆمان بکەین تاوەکو بتوانن بەرهەمەکانیان لە ناو بازاڕەکانی هەرێم و عێراقدا بە بازار بکەن. و تەنانەت ئیتر دەبێ هەرێمی کوردستان ببێتە خاوەنی مۆڵەتی فەرمی خۆی بۆ ناساندنی ئەم بەرهەمانە لەسەر بازاڕەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و بگرە بازاڕەکانی جیهانیش. خۆشبەختانە هەوڵی جددیمان داوە بۆ ئەو مەبەستە بەرەو پێشچوونی جددیش هەیە. لیژنەی هاوبەشمان لەگەڵ وەزارەتی زراعی عێراق دروست کردووە. لێرەوە دووبارە لە بەردەمی هەموو دەستگاکانی ڕاگەیاندن دووبارەی دەکەمەوە. کێشە هەڵپەسێردراوەکان، کێشە سیاسیەکان بە منافەسە و بە قسەکانی سەر ڕاگەیاندنەکان چارەسەر نابن. ئێمە هەنگاومان نا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەگەڵ وەزارەتی زراعی عێراق بە دروستکردنی لیژنەی هاوبەش بە ئامادەیی پیشاندان بۆ هاتنی لیژنەی تایبەتمەند بە پشکنین بە مەبەستی سەردانیکردنی سەرجەم پرۆژەکانی خۆمان دەرگامان واڵا کردووە. بۆیە دەکرێت وەزارەتی زراعی عێراق لوتف بکەن هەم جەنابی وەزیر هەم ستافی پەیوەندیداریان بفەرمونە هەرێمی کوردستان و بە یەکەوە هەنگاو عەمەلیەکان دەست پێ بکەین. جگە لەمانە ئێمە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەرمان دامەزران بۆ ئەوەی بتوانین مانگانە لە کێشە و گرفتەکان بکۆڵینەوە ڕێگە چارەی گونجاو بدۆزینەوە بۆ ئەوەی کە پاڵپشتیان بکەین. لەگەڵ ئەمانەشدا ئێمە توانیمان لە پاڵپشتیکردنی پرۆژەکانی خۆماندا بە مەبەستی بە بازارکردنی بەرهەمەکان بە مەبەستی گواستنەوەی ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو لە دەرگای زۆربەی نوێنەرایەتی وڵاتان و ڕێکخراوەکان و لەگەڵ زۆربەی کۆمپانیا پێشکەوتوەکانی دنیاشدا پەیوەندێکی تۆکمە و توندوتۆڵدا بنین کە ئومێد دەکەم لە چەند مانگی ئایندا بەردی بناغەی کۆمەڵێک پرۆژەی استراتیجی گرنگی تر نەک تەنها لە بواری دەواجین لە بواری سێکتەری کشتوکاڵیشدا بخەینە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە هەنگاوێکی گرنگ دەبێ بە ئاراستەی بە پیشەسازیکردنی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا ڕازاندنەوەی سەفرە و خوانەکانمان بەو بەرهەمانەی کە لە کارگەکانی خۆمانەوە لە پرۆژەکانی خۆمانەوە دەخرێنەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. و دەشمەوێت ئەوە بڵێم سوپاسی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بکەم، جەنابی سەرۆک وەزیران و جەنابی جێگری سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی بەڕێزی وەزیران بۆ ئەوەی کە پاڵپشتی داواکاریەکانی ئێمە دەکەن لە کۆمەڵێک بابەت کە خستومانەتە ناو بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران. بۆ نمونە لێخۆشبوونی گومرجی لە هاوردەکردنی ئامێر و پێداویستە کشتوکاڵیەکان بۆ هەموو پرۆژە و جوتیارانی هەرێمی کوردستان، پێدانی تابلوی کشتوکاڵی کە ئێستا لیژنەیەکی هاوبەش پێکاتووە لە نێوان سێ وەزارەتدا و لە قۆناغی کۆتایین، لێخۆشبوونی گومرجی بۆ ئەو مادە خامانەی کە لە کارگەکانی خۆماندا بەکاردەهێنرێن و ناتوانراوە تاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا بەرهەم بهێنرێن. ئەمە دەرگا واڵا دەکاتەوە بۆ دابەزاندنی نرخ و باشترکردنی کوالیتیەکان و ئێمەش دەخاتە بەردەمی بەرپرسیارەتێکی گەورە بە چاودێریکردنی وردی پرۆژەکانی خۆمان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەرزی ئەو کوالیتیە بپارێزین. لێرەوە دەمەوێت بڵێم ئەمڕۆ بە سوپاسەوە کاک عومەر حوسێن دەرگای سەربڕینخانەکەی خۆی واڵا کردووە و یەکێک لە سەربڕینخانە گەورەکان لە هەرێمی کوردستاندا کە بە توانایەکی بەرز بە کوالیتیەکی بەرز کار دەکەن. بەڵام لەپاڵ ئەمەدا
9 سەربڕینخانەی ترمان هەیە بە ستانداردێکی زۆر بەرز کار دەکەن لە هەرێمی کوردستاندا. دەستپێک لێرەوە بوو، بەڵام هەر سەربڕینخانەکە بەیەکەوە دەچنە ژێرباری جێبەجێکردنی ئەو ستیکەر و بارکۆدەی کە بۆ بەرهەمە ناوخۆیەکانیان دادەنرێ، کە ئەمە بەرپرسیارەتی دەخاتە سەر وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بەرپرسیارەتی بە دەرەجەی یەکەم دەخاتە سەر ئەو کۆمپانیایی کە ئەو ستیکەر و بارکۆدە لە پرۆسەیەکی یاسایی چانسی ئەوەیان پێبڕاوە بیدەنا سەربڕینخانەکانی ئێمە. دەمەوێت ئەوە بڵێم ئەم کۆمپانیایە لە ژێر چاودێری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەبێت لە پرۆسەی جێبەجێکردنی پێدانی ستیکەر و بارکۆدەکە. لە هەمان کاتدا سەربڕینخانەکانی ئێمە بەرپرسیار دەبن لەوەی کە بەپێی توانای سەربڕینخانەکان کار دەکەن لەگەڵ ئەم کۆمپانیایە لە ژێر چاودێری ئێمە و ئێمە بەڕێوەبەرایەتی ئایتی خۆمان ڕاستپاردووە کە بە وردی چاودێری پرۆسەکە دەکات لە چۆنیەتی داخڵبوونی مریشکەکان بۆ ناو سەربڕینخانەکان و سەربڕین و پاکردنیان تا دەگاتە پێدانی ستیکەرەکە لە ڕووی ژمارە، لە ڕووی کوالیتی و لە ڕووی نرخ بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئەمانە تەئکید لێ دەکەمەوە دەمەوێت ئەوە بڵێم زۆر جار هەنگاوەکان کە هەنگاوی زۆر گرنگ و باشن کۆمەڵێک خەڵک دەیەوێت بچووکیان بکاتەوە. لێرەوە دەڵێم ئێمە بە هیچ جۆرێک ناهێڵین هیچ بەرهەمێکی هاوردەکراوی نایاسایی ستیکەری تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانی بڕواتە سەر ئەگەر لە ژێر چاودێری خۆمان و لە پرۆژە تایبەتەکانی خۆمان کە بە فەرمی مۆڵەتیان لە حکوومەت وەرگرتووە جگە لەوانە ناهێڵین هیچ جۆرە ستیکەرێک بە شێوازێکی ناسایی بسێتە سەر هیچ بەرهەمێکی نایاسایی هاوردە. تەئکید دەکەمەوە ئەم پرۆسەیە لە ژێر چاودێریەکی ورد دەڕوات و بە دڵنیاییەوە هەم کۆمپانیاکە هەم سەربڕینخانەکان و هەم وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەیەکەوە کە تەواوکەری یەکترین مەسئولیەتی پاراستنی ئەم پرۆسە گرنگە هەڵدەگرین. لێرەشەوە داوا لە بەڕێز پارێزگاری هەولێر و بەڕێز پارێزگارە بەڕێزەکانی تری کوردستان دەکەم کە هەمیشە هاوکارمان بوونە. ئێمە هەڵمەتێکی نیشتیمانی دەست پێ دەکەین بۆ ئەوەی کە دەست بگرین بەسەر بەرهەمی قاچاغ کە بە دڵنیاییەوە و چۆن لە ڕابردوو هاوکارمان بوون لەم پرۆسەیەشدا هاوکار و هەماهەنگیمان دەکەن و من دووبارە سوپاسی حزوری هەمووتان دەکەم و سوپاس بۆ ئەو دڵسۆزیەی کە لەگەڵ ئێمە بەردەوام لە تەنانەت دەستگاکانی ڕاگەیاندنیش پاڵپشتیان کردوین و سوپاس بۆ سەربڕینخانەی مەیاز کاک عومەر حوسێن و سوپاس بۆ حزوری هەمووتان دووبارە بەخێر بێم سەرسەر و سەرچاوە. زۆر سپاس بە وتەکانی جەنابی وەزیر بێگە تاڵەبانی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو لای هەمووتان دیارەکە ئەمە دروشمی هەڵمەتی نیشتیمانی پرۆژەی وەزارەتی کشتوکاڵە بەرەو پاراستنی بەرهەمی ناوخۆی کە داوا دەکەین لە ڕێگەی بەڕێستانەوە هەڵمەتە بەردەوامی بۆ ناساندنی سیستەمی ئەلکترۆنی زیرەکی چیکن QR. ئێستاش داوا لە بەڕێز کاک مێت خۆشناوە پارێزگاری هەولێر دەکەین فەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەناوی خوای گەورە و مێرەبان بەڕێز بێگەرخان وەزیری کشتوکاڵ، بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە لێژنەی کشتوکاڵ، ستافی وەزارەت، بەڕێز بریکاری وەزارەت، بەناوی پارێزگای هەولێر وێڕای بەرز نرخاندنی ئەو کارێک کە ئەمڕۆ ئەنجام دەدرێ دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکار بە تایبەت کاک عومەر دەکەین کە هاوشان لەگەڵ پلان و بەرنامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەنگاوەکانی وەزارەتی کشتوکاڵ ئەو دەست پێشخەریە ئەو ئامادەیەی ئەوان دەبێتە بەشێکی گرنگ لە تەحقیقکردنی ئامانجەکانی وەزارەت و حکوومەت. ئێمە لە پارێزگای هەولێر وێڕای بەرز نرخاندنی ئەو کارە دڵنیایی بە جەنابی وەزیر و ستافی وەزارەت دەدەین، بەشێکی گرنگ دەبین لەو هەڵمەتەی کە بەرەو پاراستنی بەروبوومی ناوخۆییە هەموو یەکە کارژێڕیەکانی پارێزگای هەولێر قایمقامێتەکان و لێژنەکانی ڕادەسپێرین و ڕاستپێردراون بەشێکین لە هەڵمەتەکە و بەشێک دەبین لە
خاوێنکردنەوەی بازاڕەکانمان کە ڕۆژانە بەداخەوە لە ماوەیەکدا و لە زەمەنی جیاوازدا بە زۆرێک بووە کە قوربانیشی تێدادرایە تەنها چەند کەسێکی بەرژەوەندخواز و پیسخۆر تێدا سوودمەند بوونە. گەلێ جار لە ناو کۆمەڵگای ئێمە باش لەو ڕاوبۆچوونانە دەگەیشتین کە خەڵک باسی لە کوالیتی و لە بەروبوومی قاچاغ و هاوردەکرا و لە جێگاکانی دیکە دەکرد کە لە نەتیجەدا جگە لە زەرمەندبوونی هاوڵاتیان لە ڕووی مادیەوە لەباری تەندروستیشەوە کاریگەری لەسەر تەندروستی کۆمەڵگای ئێمە هەبووە. هەنگاوەکەی ئەمڕۆ بەشێک دەبیتن لەو هەڵمەتە گەورە نیشتیمانیەی کە دەست پێکراوە، هەنگاوی ئەمڕۆ بەشێک دەبی لە جێبەجێبوونی و ئامانجە گەورەی کە هەم وەزارەت وەکو پلان هەیەتی هەم حکوومەتیش هەیەتی. ئێمە لە وەزارەت لە پارێزگای هەولێر لەگەڵ هەموو وەزارەتەکانی حکوومەتی یاریمی کوردستان بە خصوصیەتی پاراستنی هەولێر وەکو پایتەخت هاوکار و هەماهەنگی کارەکانیان دەبین، داواش لە ئەوان دەکەین وەزارەتەکانیش بە هەمان زۆر لە خصوصیەت و ئەهمیەتی شارەکەمان و پایتەختەکەمان لە چوارچێوەی پرۆژەکانیان بگەن کە تەنفیزکردنی پرۆژەکانی ئەوان بەشێکی دیکە لە بژانەوەی ژێرخانی ئابووری و خزمەتگوزاری دەبیتن تایبەت بە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر. هەڵمەتی نیشتیمانی پاراستنی بەروبوومی خۆماڵی هەر ئامانج تێیدا لایەنە داراییەکە نییە، بەڵکو ئێمە لە کۆمەڵگایەکەوە دەچینە کۆمەڵگایەکی دیکە کە هەمیشە باز لەسەرەوە دەکرێت کۆمەڵگای کوردستانی کۆمەڵگایەکی بەکاربەرە و بە دروستی لە ناو کارنامەی حکوومەت داهاتیە دەمانەوێتن تاچی ئێمە، گروپی ئێمە، سەرمایەداری ئێمە و خەڵکی ئێمە هەنگاوەکانیان بە کردەیی دەست پێ بکەن لەوەی لە کۆمەڵگایەکی بەکاربەر ببینە کۆمەڵگایەکی بەرهەمهێن. بێشک ئەوەش پێویستی بە هاوکاری و هەماهەنگی دەستگاکانی دەوڵەتە بۆ سەرمایەداران. ئێمە دڵنیایی بە سەرمایەداران بە کۆمپانیاکان لە هەموو بوارەکان دەدەین. لە هەولێری پایتەختدا زەمینەی لەبار دەڕەخسێنین بۆ ئەوەی سەرمایەکانی خۆیان بەگەڕ بخەن و ببنە بەشێک لەو پرۆسە نیشتیمانیەی کە دەستی پێکراوە. دڵنیاییان پێ دەدەین ئامانجی ئێمە تەنها ئەوەیە خەڵکی ئێمە و سەرمایەداری ئێمە لە وڵاتی ئێمە سەرمایەکانی خۆی بەگەڕ بخە و تەنانەت سەرمایەدارانی وڵاتانی دیکەش کە دێن و بەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستان دڵنیاییان پێ دەدەین هەموو ئاسانکاریەک لە پارێزگای هەولێر لە بۆ کارەکانیان دەکرێتن. تەنها ئامانجمان ئەوەیە و داوامان ئەوەیە کوالیتی بەرز و خزمەتگوزاری گەورە پێشکەش بە هاوڵاتیانمان بکرێتن. دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن، وێڕای پیرۆزکردنی ئەو پرۆژەی ئەمڕۆ ئومێد دەکەین و دڵنیاشین لەوەی پلانەکانی وەزارەت و حکوومەت پلانی گەورەتری هەیە لە ئایندەدا ئەوانەش جێبەجێ دەبێ. ئێمەش لە پارێزگای هەولێر هەرچی ئاسانکاری هەیە لە ڕێگای فەرمانگەکانی هەولێر، لە ڕێگای قایمقامێت و یەکە کارجەڕیەکانی هەولێر ئاسانکاری دەکەین و سپاس لە بۆ هەموو لایەکتان.